کورد هەمووی برانە، بەڵام ئەم برانە لە مێژوودا بە بەردەوامی دەستیان چۆتە خوێنی یەکتر. براکان ئەوەندەی بۆ شەڕی یەکتر ئازان، ئەوەندەش ئازایەتی ئەوەیان نییە لەسەر مێزێک دابنیشن و بە گفتوگۆ کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. لە سەدەی 19دا و لە ئیمارەتی بابان براکان لەسەر دەسەڵات چەندین جار لەشکری ئێرانی و لەشکری عوسمانیان هێنایە سەر یەکتر. لە ئیمارەتی بۆتانیش بە هەمان شێوە براکان و ئامۆزاکان لە دژی یەکتر دەکەوتنە پێش سوپای عوسمانی. لە سەدەی 20دا مێژووی کورد سەرڕێژە لە شەڕی براکوژی. لەو سەدەیەدا لە کاتێکدا چەندین گەلوونەتەوەی بچووک کە لە مێژوودا ناویان نەبوو دەوڵەتی خۆیان دروست کرد، بەڵام کورد لەبەر شەڕی ناوخۆیی فریای هیچ نەکەوت. هیچ هێزێکی چەکداری کورد نییە لە سەدەی 20دا شەڕی هێزێکی دیکەی کوردی نەکردبێت. لە 60ەکاندا پارتی و حیزبی شیوعی شەڕی یەکتریان کرد. لە ساڵی 1964 بۆ 1970 باڵی مەکتەبی سیاسی پارتی و باڵی مەلا مستەفای بارزانی شەڕی خوێناویان لە دژی یەکتر کرد. هەردوو باڵیش لە دژی یەکتر پەنایان بردە بەر دەوڵەتەکانی دیکە. لە کۆتایی 60ەکاندا پارتی بەدەیان ئەندام و سەرکردەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیان کوشت یان بە دیلکراوی ڕادستی ئێرانیان کردنەوە. دوای دامەزراندنی یەکێتی لە حوزەیرانی ساڵی 1975ەوە تا کۆتاییەکانی 1970 لە ناوچەکانی بادینان و هەکاری باکووری کوردستان چەندین شەڕ و پێکادانی قورس لە نێوان یەکێتی و سەرکردایەتی کاتی پارتیدا ڕوویدا. تەنیا لە شەڕ یەکاریدا بە سەدان پێشمەرگە و کادری یەکێتی کوژران. لە شتاکاندا هەرچی هێزی چەکداری کورد بوو لە شەڕدا بوون دژی هێزە کوردەکانی دیکە. لە ڕۆژهەڵاتی کوردستان هێزەکانی سەرکردایەتی کاتی پارتی بە یارمەتی سوپای پاسدارانی ئێران شەڕێکی قورسیان لە دژی حیزبی دیموکرات کرد و بە سەدان کەس لە هەردوو لا کوژران. هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ماوەی 3 ساڵ شەڕێکی قورس لە نێوان کۆمەڵە و حیزبی دیموکرات ڕوویدا و سەدان کەس لە هەردوو لایەن کوژران. لە باشووری کوردستانیش هەموو هێزە کوردەکان لە شەڕدا بوون دژی یەکتر. لە ناوچە سنووریەکانی نێوان عێراق و ئێران یەکێتی و پارتی تا ساڵی 1966 لە شەڕێکی قورسدا بوون لە دژی یەکتر. شەڕی نێوان یەکێتی و حیزبی سۆسیالیستیش لە ئابی 1970 دەستی پێکرد و تا مانگی نیسانی 1966 بەردەوام بوو. شەڕی یەکێتی و حیزبی شیوعیش لە مانگی ئەیلولی 1970 دەستی پێکرد و تا مانگی حوزەیرانی 1966 بەردەوام بوو. شەڕی نێوان یەکێتی و پاسۆکیش هەر لە ساڵی 1970ەوە دەستی پێکرد و تا ئایاری 1966 بەردەوام بوو. لە 90ەکانیشدا لە ساڵی 1993 یەکێتی و پارتی بە ناوی هەرێمی کوردستانەوە شەڕی پەکەکەیان کرد و سەدان کەس لە هەردوو لایەن کوژران. هەر بە درێژایی 90ەکان جارێک پارتی و جارێکی یەکێتی بەجیا شەڕی پەکەکەیان دەکرد. لە کۆتاییەکانی 1993 و سەرەتای 1994 شەڕی یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی دەستی پێکرد و تا ساڵی 1997 بەردەوام بوو. لە مانگی یاری 1994 خوێناویترین شەڕی ناوخۆیی لە مێژووی کورددا لە نێوان پارتی و یەکێتی دەستی پێکرد. لەم شەڕەدا حیزبی سۆسیالیست و حیزبی زەحمەتکێشان لە چوارچەوەی هاوپەیمانەتیەکدا یارمەتی یەکێتیاندا. حیزبوڵای کوردستانیش یارمەتی پارتی دەدا. لە شەڕەکەدا ئێران یارمەتی یەکێتی دەدا و تورکیا و عێراقیش یارمەتی پارتیاندا. ئەو شەڕە دوای 4 ساڵ و کوژرانی هەزاران کەس لە هەردوولا ڕۆژی 7 ئەیلولی 1998 بەناو بژیوانی ئەمریکا کۆتایی هات. کورد سەدەی 21یشی با شەڕی براکوژی دەست پێکرد. یەکێتی و پەکەکە لە ساڵی 2000دا شەڕێکی خوێناویان لە دژی یەکتر ئەنجامدا و بە سەدان کەس لە هەردوو لایەن کوژران. لە دوای شەڕەکە یەکێتی و پەکەکە و هەروەها لە دوای ساڵی 2003ەوە سەرکردە و حیزبە کوردیەکان بە بەردەوامی دەیانوت دەرسیان لە مێژوو وەرگرتووە و ڕێگە نادەن جارێکی دیکە خوێنی کورد بەدەستی کوردێکی دیکە بڕژێت. بەڵام ئێستا و لە ساڵی 2017دا خەریکە شەڕێکی خوێناوی دیکە دەست پێ دەکا و چەخماخەی شەڕەکەش لە ناوچەی سنوونێ لێدرا. ئەم ڕووداوەش ئەو بۆچوونەی لای هەندێک لە شارەزایانی سیاسی کورد دروست کردووە کە قسە و هەڵوێستەکانی 15 ساڵی ڕابردووی سەرکردە و حیزبە کوردیەکان سەبارەت بە حرامکردنی شەڕی ناوخۆ هەمووی دروشم بووە. سەیرەوەیە لە هیچ کام لەو شەڕانەدا لایەنێکی کوردی نەیتوانیوە لایەنەکەی دیکە شکست پێبێنێت. بەڵام بەو حاڵەشەوە برا کوردەکان هێشتا دەرسیان لە ڕابردووی خوێناوی خۆیان وەرنەگرتووە و لە ساڵی 2017دا بە هەمان عەقڵێتی سەدەکانی ڕابردوو بەردەوامن لە شکاندنی بەنجەکانی یەکتری.